لە ساڵی 1984دا کاتێک پەکەکە وەک هێزێکی چەکدار شەڕی لەگەڵ تورکیا ڕاگەیاند، ڕژێمی عێراق بەهۆی شەڕیەوە لەگەڵ ئێراندا بەرەو لاوازی دەچوو لە ڕووی ئابووریەوە. بەو پێینەی دەتوانێت لە گەری هورمزەوە نەوت هەناردە بکات، بۆیە تورکیاش ئەو دەرفەتەی قۆستەوە و بەو پێی حکومەتی سەربازی بوو با سەرۆکاتی کەنعان ئیڤرین وەفدێکی ڕەوانەی بەغدا کرد بۆ دانووسان لەسەر سێ خاڵ. یەکەمیان ڕێکنەکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆتایی هێنان بەو دانووسانەی کە بەوتەی سەرانی ڕژێمی پێشوو لە کۆتایی نزیک ببەوە. دووەم، کردنەوەی دەواازەیەک بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بۆری کەرکووک جەیهانەوە بۆ ئەوروپا. سێەم، ڕێگەدان بە یەکتری بۆ بەزاندنی سنووری نێوان عێراق تورکیا با قوڵای 10 بۆ 15 کیلۆمەتر با مەبەستی ڕاودونانی هێزەنەیارەکانیان لە ناو سنووری یەکتری. مەبەستی سەرەکی تورکیا لەو دانووسانانی لەگەڵ بەغدا خاڵی سێیەم بوو، چونکە هەرگیز هێزی چەکداری نیاری ڕژێمی عێراق لەو دی و سنووری باکووری کوردستاندا نەبووە، بۆیە ڕێکەوتنی ئەو دانووسانە تەنیا تورکیا لەی سوودمەند بوو. لە سەرەتای مانگی ئەیلولی ساڵی 1984 واتە تەنها 20 ڕۆژێک دوای دەستپێکردنی شەڕ لەگەڵ پەکەکە، عێراق و تورکیا ڕێکەوتنەکەیان ئیمزا کردو. لە ڕۆژی 12 و 13 و 14 و 15 ئەیلول واتە دوای مانجێک لە ڕاگەیاندنی شەڕی چەکداری لەلایەن پەکەکەوە، یەکەم هێرشی ئاسمانی و زەمینی دەستی پێکردو. بەو هۆیەوە بەشێک لە بارگەی حیزبەکانی باشووری کوردستان لە بادینان و برادۆز کەوتنە بەر ئەو هێرش و پەلامارانە. ئەگەرچی تورکیا قەواری هەرێمی کوردستانی وەک دیفاکتۆ قبول کرد لە دوای ڕاپەڕین و بەهۆی هەژمونی هاوپەیمانی نێودەوڵەتیەوە لە دژی سەدام حوسێن و بێدەنجی لەبوونی ئەو قارێ کرد، بەڵام هەرگیز لێی غافڵ نەبوو، بەردەوام بوو لە هێرش و لەشکرکێشی و بردومانی فڕۆکەکانی بۆ سەر ناوچە سنوورەکان بە بیانووی بوونی پەکەکەوە. لە لایەکی تریشەوە ئابڵوقەی ئابووری سەر عێراق و باشووری کوردستانی کردە دەرفەتێکی باش بۆ بژانەوەی ئابووری خۆی و ساختکردنەوەی کاڵاکانی. بێدەنجی عێراق و ئەندامەتی تورکیا لە ناتۆدا و بوونی بنکەی ئینچەرلیک بۆ چاودێری ئاسمانی ناوچەی دژەفرین لەو ساڵانەدا و بوونی پەکەکە وەک هێزێکی سەربازی لە قەندیل و پۆلێنکردنی وەک گروپێکی تیرۆریستی لەلایەن زۆرێک لە هاوپەیمانەکانی تورکیاوە بەهۆی بەرژەوەندی سیاسی و ئابووریەوە دەرفەتی ئەوەی بۆ تورکیا ڕەخساند کە بەبێ گەڕانەوە بۆ هیچ یاسا و ڕێسایەکی نێودەوڵەتی کەی بێوێت لەشکرکێشی بکاتە سەر خاکی باشووری کوردستان. گرفتێکی گەورە لێرەدا ئەوەیە کە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوە هیچ حکومەتێکی عێراقی لە سەردەمی عەلاوی و برێمەرەوە تا دەگات بە عەبدولمەهدی و کازمیش ئەو ڕێکەوتنەی ئەیلولی ساڵی 1984یان لەگەڵ تورکیا هەڵنەوەشاندۆتەوە، بۆیە هەر هەڵمەتێکی ئیدانە و پرۆتۆستۆی لەشکرکێشی و بەردومانەکان پێناچێت کاریگەری هەبێت، بەڵکو تەنیا هەڵایەکی میدیاییە و هیچی تر. لە سەرەتای 90ەکانی سەدەی ڕابردووەوە یەکێتی و هەموو عاقڵمەندانی ناوچەکە پێیان وابوو کە کێشەی کورد لە باکووری کوردستان بە جەنگ و کاولکاری چارەسەر نابێت. هەر بۆیە لەو کاتەوە مام جەلال یەکەم دەواازی بۆ دانووسانی نێوان تورکیا و پەکەکە کردەوە و چەندین خولی تری دانووسانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تا ساڵی 2015 لە نێوان ئەو دوولایەنەدا ڕێکخرا و چەند ساڵێکیش ئاگربەس هاتوۆتە کایەوە کە تێیدا هەم خوێنی کورد و تورک کەمتر ڕژاوە و هەم لە سای ئەو ئاشتی و ئارامی ئەو ماوانی ئاگربەسدا ئاوەدانی و لێک تێگەشتنی زیاتر هاتوۆتە ئاراوە. بەڵام پرسیار ئەوەیە چیە سەرچاوی ئەو ڕێکەوتنەیە کە تورکیا وەک تاپۆی ڕۆژ لە مەحفەلی نێودەوڵەتیدا بەکاری دەهێنێت و چێ هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە ئەو جەنگە ماڵوێرانکەرە کۆتایی پێبێنێت. بۆیە ئەمە وەڵامە بۆ ئەوەی کە ئەوە سلەیمانی نییە لە ژێر هەژمونی پەکەکەدا بێت، بەڵکو ئەوە خوازیارانی جەنگن کە نایانەوێت کێشە بنەڕەتەکە چارەسەر بکەن و لە جیاتی ئەوەی سلەیمانی بکەنە مەڵبەندێک بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی دایانەوێت بە ناوی هاوسۆزیەوە بۆ پەکەکە بە دەردی شارەکانی ڕۆژ ئاوای کوردستان بەرن.